ئەگۆرانیە بۆ سەرجەم کۆستەتێکان دار و دەسە و قەڵ و قاز و مراوی میسڕەکان بژی کاکە نیاز بژی سمەسیان بژی کاکە سمە زراری دوێنێ شەو لە ماڵەکەم کە ئینسام کردەوە وێنەی تۆم لەگەڵ ئەودی هەرواقیەکەم بردەوە هاي لەلای کۆنە دۆست بووی لە باوشت دەکردەوە کۆمێنتت بۆ کردبووم دەستم لە یەخەیکەوە ئەوەندەی بە یەکۆ بووین لەبەر خۆتی بەرەوە لە کۆشکی دڵ و هیوام فەرموو بچۆ دەرەوە وێنەکەم لایک مەکە و پۆسەکەم بەخوێنەوە لە گۆرانیەکانیشدا نێوی من بەهێنەوە ئاخر فەرماس چۆن نامرێ ئەبە واخ و دەردەوە هاي دڵت لە من ساندەوە و شوێیە لای نامەردەوە هاي کاک نیاز و کاک ئەحمەد سەرکەوتوو بن پێکەوە بۆ سەرکار بەلاشاوە دەیڵێم و دەیڵێمەوە بۆ کاکیوا کۆسەتی تکراری دەکەمەوە جار و بار بۆم بنێرە بێلانەی شەحنکەوە همو جيهانم كليوة بدايما لا زابم سادتو رحمي خير دبي ساوى كمال بابم بو مشيتي عالمي شيت جيبي اسامم خدا ليت قبلنا كاكسي تاكي دو عالي دابم تاكي دو عالي دابم هاي لەدە سەرژینە تاڵە داد و بێداد و ئامان دەرمانێکم دەست نەکەوت لە بۆ تیماری زامان خوا دەکادا سوو دەبم لەعلەت دەماڵ و سامان دەریایم پێخۆشترە لە دۆساتی لەگامان بەکا کەیفیەوە خۆش بێ بژی نەهلی مەعرەزان بژی نەهلی مەعرەزان وەک شي برهرارنا توبر تعبو مواق نضلي داوم شرارت توبر تعبو مواق نضلي داوم شرارت بابو تابيامي لخبري مردو الرحمت بابو تابيامي لخبري مردو الرحمت انفوز مكتبه مخلصي توم كاق احمد بوتو ادلهم كاق احمد هيا وارودات بمالم ساخت دردي بينازي ساقي وربوم تيكا بيادي شاوي بازي
هەقەت ناگەی بە خۆشیەی ئاواتی بۆ دەخوازی زۆر کەس هەیە دەپرسێ بۆچی هێندە ناڕازی حەز دەکەم سەر نێمەوە بمرم بەسەر فرازی حەز ناکەم خۆم ببینم بە زەلیلی و لاوازی هەتا بێلانەما بێلانەدا لە ڕێبازی گەریەکیە بێلانە بوو قەت ناگات بە مرازی هایە تا ئێرەم هێناوە بە غەمباری و ناسازی دنیا مەرگ و مردنە دەمریم بەبێ جیاوازی هەر خۆش بێدە و یۆنانیە دڵمە مامە دەربازی هەی بژیە و میسرێی برام دڵمە خاڵە نیازی سڵاو لە کاکە بۆتان پێوەی دەکەم شارازی بیێمەکەی ژیراوە دێڵێم بەبێ ژیاوازی هەی مادام هیوا پێی خۆشە پێوەی دەکەم شانازی بە یادی کا کۆسرەتە یادی بابی دەربازی یادی بابی دەربازی